زۆر باسی پێکدانی ئەمریکا و ئێران نەکرێت بە دووری ئەزانم کەەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و جمهوری ئیسلامی ئێران بچنە جەنجێکی ڕاستەوخۆوە لەبەرەوەی کەەوە هیچ لایەنێک لەم دوانە لە بەرژەوەندیانە نییە کەەوە شەڕێکی ڕاستەوخۆ بکەن چ بۆ ئەمریکا چ بۆ ئێران ئەمە ناهاوسنجێکی گەورە هەیە لە هێزی سەربازی لە نێوان ئێران و ئەمریکایە ئێران بەدڵنیاییەوە لەو شەڕەیە دۆڕاوە بێ احتیمالە کێشەی گەورە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دروستکە بەڵام بگەینە سەرەوەی با ئیفتراسکەین با وای دانێن کە شەڕ ڕوویە ئەگەر ئەو شەڕ ڕوو با بەدڵنیاییەوە ئەمریکا لەبەرەوەی کە تەکنۆلۆژیای پێشکەوتووی سەربازی هەیە سیستمێکی هاوپەیمانی بەهێزی هەیە لەم ناوچەیە یعنی ئەتوانێت ژیان بۆ ئێرانەکان زۆر قورس بکە احتیمال زۆری شەکە بتوانێت ڕژێمی کۆماری ئیسلامی بڕوخێنە بەڵام بە تێچوونێکی زۆر گەورەی مادی و معنەوی و گیانی بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە بە هیچ شێوەیەک سەرۆکی ئێستای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەی پێقبوڵ نییە ناتوانێت ئەوە بکە کێشەیەکی زۆر گەورەیە ترامپ کەسێکە ئێمە ئەڵێن یانەی کەسێکی بازرگانێکی سیاسیە زۆر حساباتی زۆر جار کە قساکە ئەو خێتابانێکە مۆجهە بۆ هاوڵاتی ئەمریکی بەردەوام باس لەواکە کە لە سەردەمی ئەوە چەند ئەمریکا دەستکەوتی مادی و پارەی گەورەی هەبووە تەسەوڕ ناکەم ئامادە بە هیچ ڕئیسێکی ئەمریکی گەر زۆر ناچار نەبێ قەراری حرف نایە بە تایبەتی لە کاتێ سەردەمی هەڵبژاردنەوە نزیکە لە ئەمریکایە بەڵام بۆ ئەم زەختە گەوراکە ئەمریکا بۆ ئەم هێزە سەربازیە گەورەی هێناوە بۆ ترامپ لە اتفاقینەوەی کشایەوە بۆ حرەسەوری خستەوە ناو لیستی تیرۆرە ئەمانەی بۆ کرد ئەمە هەمووی زەختێکی گەورەیە کە ترامپ لەبەر دووشە یەک پەیوەندی بە سیاسەتی ناوخۆی ئێرانەوە هەیە بە سیاسەتی ناوخۆی ئەمریکاوە هەیە بۆ بورە هەوڵاتی ئەمریکی یاخود سەرۆکی ئەمریکا بڵین پێویستە بڵێ کە ئامانجم جێبەجێ کردووە گەشتم بەچەند ئامانجە لەسەر ئاستی کاتێکە خۆی هەڵبژێرێتەوە جارێکی تر پێویستە بە خەڵکی بە هاوڵاتی ئەمریکەکان بڵێ کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێگەیەکی جیۆستراتیژی و ئابووری زۆر گەورەی جیهانیە پێویستە بە هاوڵاتی ئەمریکەکان بڵێکەوە من بە پێچەوانەی ئیداری پێشووەوە کەسێک بووم کەوا توانیم چەند ئامانجێک جێبەجێ بکەم لەوانە توانیم زەختێکی گەورە لە ئێران بکەم لەو ئیتیفاقیە بشێمەوە وەکەوەی بەڵێنم پێیابوون جمهوری ئیسلامی یا کۆماری ئیسلامی کە پلی کێشا بوو لە سەردەمی سەرۆکی پێشوە من ئەو پل کێشانم ڕاوەستان و زەختێکی گەورەم لێ کردووە سەیریکە یعنی ئەگەر ترامپ با بڵین لە سەردەمی هەڵبژاردنەوەی بۆ 4 ساڵی تر چی بە ئەمریکەکان بڵێ لە سووریایە شکستێکی گەورەیان هێناوە یعنی ئەمریکا لەوانەیە لە ڕێگەی کوردەوە توانی بێتی بە شێوەیەک لە شێوەکان احتیوای داعشی کردبێ بەڵام لەسەر ئاستێکی باڵاتر لە سووریا رووسیا براوە ئێران براوەیە وەزعی زۆر ئاڵۆز و معقەدە ئەمریکا ڕۆڵێکی ئەوتۆی نەبووە لە یەکلایکردنەوەی کێشەی سووریا لە کێشەی لیبیایە ئەمریکا ڕۆڵێکی ڕاستەوخۆی نەبووە لە عێراق بە تەواوی ئەمریکا لاواز بووە یعنی ئێستا سەیریکە لە باشووری عێراق و لە بەسرە ئەمریکا هیچ دەسەڵاتی نییە بۆ زەیقار بۆ ناوچە شیعەکان بۆ نەجەر بۆ کەربەلا یعنی ئەمریکا قونسوڵەکەشی لە بەسرە یەکشانێتەوە لە بەغا و ناوچە سونەکان هەیەی بە شێوەیەکی عسکەری یعنی دەسەڵاتی ئەوتۆی نییە باسی هەرێمی کوردستان ناکەین جار لەبەرەوە ڕئیسی ئەمریکا بێ شتێک بڵێ بە هاوڵاتی ئەمریکا شتێکم جێبەجێ کرد زەختەیە کاتێکە ئەو هێزە گەورە ئەمریکی دەریای ئەمریکا گەورە هێنێ بۆ ناوچێ بۆ خەلیج ئەمە ینی سەرنجی میدیا ڕاکێشێ سەرنجی وڵاتی ئەمریکەکان ڕاکێشێ سوورەیەک بۆ ترامپ دروستەکە کە ئەمە کەسێک کە خاوەنی بڕیاری خۆیەتی خاوەنی دەسەڵاتی خۆیەتی دەسەڵاتەکانی بەبێ ترس و بەبێ ئەوەی کەوا تەڕەدود بکا بەکاری هێنێ ئەمە هەمووی سوورەیەکی باشی بۆ دروستەکان لە کاتی انتخاباتە بەڵام لە واقعە بەڕاستی یعنی پێم وانییە ئامادە بێت بۆ شەڕ ئامادە بێت بۆ جەنگ و ڕژێمی بێ ڕژێمی کۆماری ئیسلامی ئامانجی سەیریکە لەسەر ئاسی دەرەچیەوە باسی ناوخۆیمان کرد مانای ئەوەی کە ئاڵێم شەڕ
ڕوونایە ئەمانەوە نیە ئەو قسەی مطلقە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێستا حالیان جێشی ئەمریکی هەیە جێشی ئێرانی هەیە چەند کیلۆمەترە لە یەکەوە دوورن هیچ شتێک نییە شەڕ بە تەواوی تێر ڕابدرێت بەڵام احتیمالی بەوەی کە من باسی یەکەم ئەگەر باسی هاوسەنجی ئەگەرەکان بکەین ئەگەری ڕوونەدانی شەڕ زیاترە لە بەرەوەی کە باسمان کرد تێچوونی زۆرترە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە شێوەیەک ئینتیحاریە بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆیە تەسەورەکەم ینی ئەو احتیکاکە ئەو زەختە ئەمریکا بیڵێتەوە لەبەر ئامانجی داخلی ئامان دەرەکی چییە یعنی ئێمە ئازانین کەەوە دۆناڵد ترامپ بە شێوەیەکی جیاواز بە تەکتیکێکی جیاواز درێژایە بە استراتیژیێکی بەردەوامی درێژخانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕاگرتن و لاوازکردن و دەورەدان و بەهێزکردنی ئێران یا هەر هێزێکی تر بوێ مواجهەی مەساڵحی ئەمریکی بکات لە شەرقی ئەوسەتا پایەیەکی سەرێکی استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی لەگەڵ جەنگان دژی تەرۆریزم لەگەڵ پاراستنی ئیسرائیل لەگەڵ تاکیدکردن لەوەی کە نەوت بە بەردەوامی لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چێتە دەرەوە بەبێ چێشە و ئەگاتە بازاری ئابووری جیهانی و ئەمریکاش بەشێکی گەورەیە لە سیستمی ئابووری جیهانی لەگەڵەوە ئامانجێکی تری هەیە پایەیەکی تری هەیە ئەویشەوەیە کە ڕێگری لە هەر هێزێ بکە سەری کە سەدام حوسێن ڕاست بووەوە هەستایەوە و بویستی کۆی داگیر بکە ئەمریکا هێزێکی گەورەی هەیە ناونەی هێش بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ یعنی پێشەوەی کەەوە بۆعمەر قەزافی ڕژێمەکەی بڕوخێ ئەمریکا احتیوایی کرده بوو زعیفی کرده بوو لاوازی کرده بوو ئێران مەترسێکی گەورەیە بەڵام کێشەکە لێرەیە بە پرسیارەکە بکەین چی ئێرانی بەهێز کرد بەڕاستی باشە ئێران پێش شەڕی عێراق 2003 لە ڕۆژاوایەوە عێراق بوو نظامێکی بەعسی عەرەبی دش بە ئێران کە 8 ساڵ پێشەوە لەگەڵ شەڕی هەبوو لەگەڵ ئێرانە لە پشتەوە تالیبان هەبوو کە شەڕێکی گەورەی هەبوو لەگەڵ ینی شەڕێکی ئایدۆلۆژی گەورە هەیە لە نێوان هەرچەندە 96 ئەگەر بیرت بێ ینی گەشتە ئاستیەوەی کە تالیبان چەند دیپلۆماتێکی ئێرانی سەربڕی کوشتنی تەحشیدێکی ئێران تەحشیدێکی قوتی گەورەی کرد بەڵام نیان کرد تا 2003 وەستان شەڕەکەیان بە ئەمریکا کرد تالیبانیان بە ئەمریکا لەوە یعنی چێ وای کرد ئێران باوە دەست بێ ئێران نەبوو خۆی ئەمریکا ئیشەکەی بۆ کرد ڕژێمی عێراقی بۆ لابرد تالیبانی بۆ لابرد ئۆتۆماتیکی هەر وڵاتێک بێ بێجگە لە ئێران هەموو وڵاتێک لە سنوورە نزیکەکانی خۆیان لەو ناوچانەی کاکەونە سنوورەکانیەوە دراوسەکان ینی ناوچەکانی چواردەوی ئەوێ سیاست بە شێوەیەک بێت کە بەردەوام بەرژەندی ئەو بێ پەرسەندە سیاسەکان بە شێوەیە یعنی ئێران دەوڵەتە ینی بەدەر لەوەی کە چه حکومەکان لە ئێرانە بەردەوام ئەوێ دەرەوەی سنوورەکانی بە شێوەیەک یعنی پەرسەندنی سیاسی و ئابووری و استراتیژی بە شێوەیەک بکە لە بەرژەندی خۆی بێ نایەوێ حکوومەتێک دروست بێت لە ناو عێراقا حکوومەتی دووبارە حکوومەتێکی مرکزی بەهێزی عەربی بێجاریشتە پەلامەری ئێران بە ئەوێ حکوومەتێک بێت کە تەواو دەسەڵاتی تەواو زیاتر لە دەستی شیعە بێ فەرش و بڵاو بێت لاواز بێت منافسێکی گەورەی ینی ئەمریکا بیرمان نەچێت ینی ئەمریکا و شکستە گەورەی هێنا لە 2000 لە عێراقا لە 2011 چۆ دەرەوە لە عێراق مالیکی پشتگیریی گەورەی مالیکی کرد لە چوونە دەرەوە ئەو سیاسەتی ئۆباما بوو ینی ویستی بە پەلەپەل جێشی ئەمریکی بەرێتە دەرەوە بە خەڵکی ئەمریکا بڵێ من شەڕێکی گەورەم کۆتایی پێهێنا قەیرانێکی گەورە کە لە زەختێکی گەورە بوو لەسەر ئابووری و لەسەر سەروەت و سامان و لەسەر جانی ئەمریکیەکان من کۆتاییم پێهێنا بەبێ ئەوەی کە تاکید بکاتەوە لەوەی کەەوە ئەو حکوومەتی لە عێراقا حکوومەتێکی مستەقیڕە بێ و بەهێزە بێ و وەک خۆیان ئەڵەن هاوپەیمانی ئەمریکا بێت بینیمان لە 2014 ڕۆیان باشە بینیمانکەوە مالیکی بەبێ یعنی پشتگیریی گەورەی ئەمریکا هەبوو سونەکانی لە دەوڵەتی عێراقی دوور خستەوە قەمعی کردن ئەوانیش ینی ناچاری کردن کە پاڵ بن بە داعشەوە بەڕاستی لەو معادلەیە ئێرانیش بەشدار ئێرانیش پشتگیری مالیکیەکە باش نییە بەڵام لە دوای ئەوەی کە حکوومەتی مالیکی کۆتایی پێها داعش دروست بوو قەیرانێکی گەورە دروست بوو هەلێرەیە ئەمریکا واز عێراق نایەنێ هاتنەوە دیسانەوە ئەگە ئێمە وتمان پایەکی گەورەی استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جەنگانە دژی تەرۆریزم نەیەڵی کە هیچ گروپێکی ئیسلامی ڕادیکاڵی بتوانێت دەسەڵات بگرێتە دەست و مەساڵحی ئەمریکا بکات پێدەژێت هەڕەشەوە یعنی ئەگەر لە عێراقا ئەمریکان هاتە شەڕی لەبەر ئێران نەکردووە نە ئێران شەڕی لەبەر ئەمریکا هەردووچیان لەبەر مەساحتی خۆیان هاتن یعنی ئامانجێکی هاوبەشکۆی کردنەوە ئەویش جەنگانە دژی گروپی ئیسلامی سونی ڕادیکاڵی ئەمریکا هات ئەیزانیکەوە ئەگەر بێت و ئێمە لێرە ئەگەر داعش باڵا دەست بۆیە لە عێراق ئەمریکا دەسەڵاتی نامە
و ئەگەر داعش باڵا دەست وایە ئاسایشی تورکیا و ئاسایشی ئوردن و ئاسایشی وڵاتە عەرەبیەکانی خستە ژێر مەترسیەوە بۆی ئەمریکا هاتە ئێرە لە دوای ئەو شەڕەوە ئەمریکا ینی ئەمریکیەکان پێیان وابووکەوە لەبەرەوەی ئەو ڕۆڵە گەورەیان بینیوە ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان نفوذ و دەسەڵاتیان لە عێراق بەردەوام بێت ینی بە ئامانجی جیاواز لەبەرەوەی کە عێراق نەوتێکی زۆری تایە لەبەرەوەیکەوە عێراق مۆقعێکی استراتیژیە لەبەرەوەی ڕێگیری بکەن لە دروستبوونەوەی تەرۆریزم گروپی تەرۆریستی بەڵام کەوتنە مواجهە لەگەڵ چێە وڵاتێکی ترکە ناوی ئێرانە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە ڕێگەی دروستکردن و مەشق پێکردن و چەکدارکردن و پاڵپشتیکردنی گروپەکانی حەشدی شعبی باشە کەوتن ئێمە ئەزانین لە دوای ئەو شەڕەوە ئێران هاوپەیمانەکانی لە ئینتیخاباتە دنیێکی زۆر باشیان بەدەستێنا لە ڕێگەی گروپی فەتحەوە تەحالفی فەتحەوە بەڵام ئەمریکا ئاستا پشتگیری عەبادی کرد کارتێک بوو ڕایان کێشا بەڵام نەیانتوانی لەبەرەوەی ئێران لە ڕووی سیاسیەوە لەسەر ئەرزی واقع لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لەوان بەهێزتر بوو ئەمریکا چی هەیە لێرە قووەتی عەسکەری هەیە دابەشی کردووە بەسەر چەند مۆقعێکی استراتیژیە لە ئەنبار و لە مووسڵ و لە نزیک بەغا سەفارەتێکی هەیە یعنی بەڵام ئێران فیزیکی بەردەوام لێرە قیاداتیان لێرەیە عێراقیان بەجێ نێشتووە بەردەوام لە کۆنتاکتان هاوکاری هاوپەیمانەکانیان بێئومێد نەکردووە ئێران ئەمریکا زوو هاوپەیمانەکانی خۆی بێئومێد دەکات لەبەرەوە کە ئێستا ینی ئێران خوتەی باشتر بوو ئەدائی باشتر بوو وەکو ئێستای بینین ئەمریکا بۆچی دوێنێ قەراری یاکەوە بۆچی دوێنێ بڕیاری یاکەوە هەموو فەرمانبەرەکانی سەفارەی ئەمریکی کە ئیشی سەرەکیان نییە عێراق بەجێ بێڵێت چ لە بەغا چ لە هەولێر ترسێکی زۆر گەورەیان هەیە لە باڵەکانی ئێران لە عێراق بیرمان نەچێ ئێمە گروپەکانی حەشدی شعبی یعنی حەشد شعبی خۆ گروپێکی تایبەتی نییە ئێمە زانین گروپ نەمانە بەدر و عەسایب لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان نەیانەوێ پەلاماری ینی بەرژەوەندی ئەمریکا بن لێرە پەلاماری سەفارەتەکانی ئەمریکا ئەشخاصی ئەمریکی بەڵام گروپی تر هەیە کە کۆنتڕۆڵ ناکرێت ینی تەنانەت ئێرانیش بۆی کۆنتڕۆڵ ناکرێت لەوانە نوجەبا لەوانە حیزب الله لەوانە یعنی ئەمانە کۆمەڵێک گروپن کەوا بەس بە عەرەبی قساکەن هەر ئەوەیە بە عەرەبی قساکەن جینا خەڵکێکن کەوا بەڕاستی تەواو لەگەڵ سیاست و بیر و بۆچوون و لە ژێر فەرماندەی بەیتی ڕاهبەریان لە ژێر فەرماندەی عەلی خامنەییان پێشوای شۆڕشی باڵای ئیسلامی بۆیە مەترسێکی زۆر گەورەیان هەیە لەمانە ترسنکەوە یەکێک لەم گروپانە گروپن لە ناو خۆیانە بەشن کەسیان هەیە زۆر ڕادیکاڵە تەنانەت لەوانەیە جۆ لە ئێرانیش نەگرێ هێرش بکاتە سەر مەسەحەتێکی ئەمریکا لێرە بەرژەوەندێکی ئەمریکا لێ ئەو کاتە ئەمریکا ناچارە بێ وانە ڕەتفعلی هەبێ کە ڕەتفعلی بوو لە ئێران بات لە ئێرانیە ئێرانیش ڕەتفعلیی مباشرێ بێ کەوینە حاڵەتێکەوە کە شەڕ دروستە بێ شەڕێکە هەردوو لایەن نایانەوێ ئەو حاڵەتە بۆیە نیشانەی مەترسێکی گەورەیە بەجددی ئەمریکا بێ دیبلۆماتەکانی بکشێنێتەوە لێرە دیارەسی قەی بەوەزاکەن وانە دیارە مەترسێکی گەورە دروست بوو لە هەمان کاتە ینی خەبەرێکی باشش ینی لە هەمان کاتە هەنگاوێکی باشە لەبەرەوەیکەوە ئەگەر بێت تۆ مۆزەفی کەمتر هەبێت لەسەر ئەرزی واقع کەمتر مەجای ئەوەیە کە گروپێک شتێ بکات و کەسێک بکوژرێت دیبلۆماتێکی ئەمریکی کوژێ هاوڵاتێکی ئەمریکی دواتر وەزعەکە لە دەست دەرچێت و شەڕێکی گەورە توش ئەوە شتێک نیە احتیمال هەیە زۆرە بەڵام بەپێی بۆچوونی من بەپێی تێگەشتی من ئەو ئامانجە ناوخۆی و دەرەکیانەی کە ئەمریکا هەیەی ئەوە زیاتر بڕیارەیە لەسەرەوەی کەچی ڕۆیە لە مستەقبەلە ئەوەشی کە من تێگەم و ئاگاداریم ئەمریکا لە ئێستاە ئامانجی گۆڕین ڕژەم نییە لە ڕێ قووەتی عسکەری و لە ڕێگەی هێزی سەربازی و ئامانجی زەختێکی گەورەی سیاسی و ئابووری و ترسە لەسەر ئێران ئەو ترسە احتیمالە بەڵێ احتیمالە بێتەوەی ڕوخانی ئێران لە ناوخۆیان لە ڕاستی ئێمە ناوخۆی ئێران بارودۆخی ئابووری زۆر خراپە بارودۆخی کۆمەڵاتی زۆر خراپە ئێمە زانین کەەوە هەرچەنە ئەو ڕژێمێکی قەمعی زۆر بەهێزە توانی کە بزوتنەوەی سەوز تەواو لە ناو بەرێ قیاداتیان بگرێ هێشتا لە سجنان بەڵام لەگەڵەوەشە مستحیل نییە کە خەڵک بێزار بۆ بجدی لێ ئێرانە ئەم زەختانە هەیە بەڵام کێشەکە لێرە ئەمریکا لە سەردەمی ترامپا باسی یعنی زۆر کەم
جیاوازیەکە لە نێوان ڕژێم و خەڵکی ئێران احتیمالیشە خەڵکی ئێرانیش سەیری سووریاکەن سەیری عێراقەکەن سەیری لیبیاکەن ئەزانن کە وڵاتانە گۆڕین ڕژێم بۆ هۆکاری یعنی ماڵوێرانێکی گەورەی بۆوان لێکەوتەوە ئێستا پێم سیر نییە کە بەشێکی زۆر لە ئێرانەکان پێیان وابێ ئەم ڕژێمەمان قبوڵە ئەم وەزعابووری سیاسیمان قبوڵە وەک لەوەی کە ماڵ و سەروەت و سامانیشمان لە دەست بین ئاسایشت لە دەست بێت سەیری ناوچە سونەکانی عێراقەکەن سەیری سووریاکەن خەڵک کەرامەتی لە دەستدا ماڵی لە دەستدا سەروەتی لە دەستدا هیچ شتێکی نەما لە پێناوی چیە بۆیە اینجا دواتر لەسەر چەند وەتەرێکی شەکە حکوومەتی کۆماری ئیسلامی لەسەر وەتەری قەومی لەسەر وەتەری ئاینی لەوانە توانای اینجا بیرمان نەچێت یعنی حکوومەتی ئێران حکوومەتی کۆماری ئیسلامی حکوومەتێکی بەهێزە دەسەڵاتی ئەمنی و مخابراتی زۆر بەقوەتە ترسێکی گەورەی دروست کردو لای ئێرانیەکان یعنی ڕووی موسساتی و دامەزراییەوە بەهێزترە بمقارنەی بکەی بەراوردی بکەی بە عێراق بە سووریا بە یعنیمانە خۆشیان ینی تۆزێک مڕونەیانتیایە لەگەڵ تعاملکردن لەسەر تەحەدای داخلی بەڵام شعبی ئێرانی شعبێکی ئازادە بە دڵنیاییەوە بەڵام ئەگەر ئێستا بگاتەوە حاڵەتە ئەزای مستحیل نییە پیشاندانەکانی بەڵێ مستحیل نییە بەڵام هەر بیرت نەچێت ئەگەر لەم کاتەیە بێت تۆزێک خراپە بۆ چونکە ڕژێمی کۆماری ئیسلامی هەر کەسێک عادەتی ڕژێمەوە بوو هەر کاتێک زەختی دەرەکی زیاد بوو بێ لەناو خۆیان هەر کەسێک بێوێ باز لە کرانەوە و دیموکراسی و ڕیفۆرم و گۆڕین ڕژێمکە ئەڵێ یەکسەر ئەو ڕژێمە ئەو خەڵکە تاوانبارەکە بەچی بەوەی کە ئەمانە پیاوی غەربن ئەمانە نۆکەری دەرەچین ئەمانە بۆیە هەموو یاسا و هەموو ڕێکارێک پێشێلەکە یاسایی بۆی کە ئەو شخصانە لە ناوبەرێ بیانگرێ سجنیان بکە وەک پێشتر ئاماژەم پێەیە ئەگەر ئێمە لە حاڵەتی شەڕابوونە دڵنیا بە ئەمان بینیکەوە ئێستا قاسم سلێمانی خەڵکی کۆوە کردەوە لە سەرتاسەری عێراقا قسەی بۆوەکردن خۆیان ئامادەکرد خۆیان ئامادەکرد تەسەورەکەم ئیدارەی ئەمریکی بوێ ئەم حاڵەتە بەردەوام بێ هەتاکو انتخاباتی داهاتوو یعنی انتخاباتی داهاتوو کەم تا زۆر احتیمالە یعنی احتیمالە ڕووداوی نەخوازراوی کەمیش ڕووبە ئەگەر شەڕ ڕووبە ئەگەر زۆر چینە پێشەوە بۆ حاڵەتی شەڕ حاڵەتێکی مەحدودە بێ و زوو بە زوو چارەسەرەکرێەوە چونکە لە بەرژەوەندێک هیچ لایەک نییە بە دڵنیاییەوە ئێران لە ژێر زەختی عقوباتی اقتصادی و لە ژێر هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازیە بوو هاتە سەرمێزی مفاوەزات بۆیکەوە فاوزات بکە لە پێش 2015 و گەشتن بە ئیتیفاقینەوەی ئەم جارش بە دڵنیاییەوە خۆت جەنابە ئاماژەت پێە لە ناو خۆیە وابزانە ئاگاداریکەوە ڕوحانی وتی سەردەمێکی خراپ لە پێشەوە یعنی ئەوانیش خۆیان نەبزی مجتەمەعی ئێرانیەگرن نەزاننکەوە حدودی خۆیان نەزانن لەکوێیە و لەبەرەوەیکەوە ڕاشناڵن لەبەرەوەیکەوە عقلانین و مانایی ناکە ئاگاداریەوەم کەەوە ڕژەمی ئێران ڕژەمێکی قەمعیە ڕژەمێکی زۆر کاتە بەرامبەر بەتایبەتی بەرامبەر بە کورد ڕژەمێکی نامرۆییە بەڵام لەگەڵەوەشە حساباتێکی باشەکە لەوانە مەلای ئینتیحاری نین ئەوانە مەلایەنن کەەوە لە ڕووی استراتیژیەوە بەردەوام حساباتەکە باوەڕ ناکەم ئەمریکاشەوەی بوێت و ئەوە شتێکی واقعی نییە لە عێراقا ئێران بەقوترە لە ئەمریکا ئەگەر بتێتەوە قوتی ئێران کەم بکەیتەوە عێراق بکەی بە وڵاتێکەوە تەواو حلفی ئەمریکا بێەوە خەیاڵە